سلام بخير بيسن سلام بخير تسوي حتى بابت ناسين باش نام سبعد الله قد رحمنا خرج شاري كويما ثمن مال حفتايكم أفسر جيريت كردوها بري ساعة فيز مدارانم عاشتي خويندن بري كل ما حد خلاص كردوها بله لكي ومكانه دخي وسطا لكي ومكانه دخي لهذا وسطها شابينزو باشي كاركتم بوكا كاركتي كاتي يجهزار خوشة هل لم داري خلي فما جل لا براكم ولا بزواجه براكم الروج خوي لا اشتافس حقبت اعدامي كر هل في شيء دمياتا دمرم او شيبكم مشو يم دكانه بوكي دقرتوا لهذا وسط حفتادو اغلب كان دروس كرا او دكانه بله كيش تو تشيلرو وسط حمد چی تو بو او هر ناسيار ما بو ايش هنزار ولا كشتوي بزك تا استا چن کس ليره فيره کاری دارتاشی بو والله وايلو فاضل شاطر شاگردیم استحوا بنا وسطا ناوکانی ان دبیره بره ما وصل صنايع كاك شاخوانا بله استاك همي دا تاشي هي بعض تاتينا خارج بله روزانه چن کاژمێر لە کاری وەستا بس كهرباء هبي حتى بانش جواري شركه ئەگەر بزانی پیشەی دارتاشی دەگەڕێتەوە بۆ بکەیت والله بو زماني في غمبركان زمانی پێغەمبەرەکان بله ئەو کاتی چۆن بوو کاری دارتاشی ئەگەر زانیاری اوان خنزر ودستان بيكدوا لە خەنجەرەوە بله وردور في الطويل كانت تاقيش اوروكا کۆنترین دارتاش لەم شارە چێیە كوترين دارتاش وسط حمد بوا وسط عبد الله بوا وسط احمد بوا وسط محمود بوا زور بونا ئەوانە لە ژیاندا ماون بله بس يك كان نبي چێ بوون ئەو دارتاشانەی کە کاری ناوازیان دەکرد کەرستەی جوان و ڕێپێکیان دروست وسط احمد فكر چی دروست دەکرد والله هم تقمينهم دركا هم مشتكي وادرز ئەی تۆ چی دروست دەکەی لێ توانە اما بس تقمين السن تاخم نووسن بره تاخم نووسن لە کێوە ئیشی تاخم نووسن دەکەی قەدیم کردوتر برك بره بەڵێ گەر بەبیرت بێت چ کەسایەتێکی بەناوبانجی ئەم شارە تاخم نووسنت بۆ دروست کردووە بزوري مسحكاني كويه مەسیحیەکان بره زور شيء تقمين بونا هیچ کەسێکی مەشهور و بەناوبانگ لە لای تۆ تاخم نووسنی دروست کردووە لا الى مسحه كان نبي مەسیحیەکان بەڵێ ئەی جاران تاخمنۆم زۆرتر بەکاردات یاخود ئێستا والله جارة زوتر بو هەی بۆ ئێستا زۆرتر بەکار نایە اخر او حسب مشتركان لزان شتەکان دەزان بە چ دارتاشێک سەرسانی لە کاری جوانی کردبێت الى وسط احمد علي قدكي بناو بانكو بەناوبانگ بناو بانكو یەکەم کەلوپەل کە لەم دارتاشخانەیە دروستتر چی بوو تاقم ميزة ناخوارني بو درستم كده بۆ چێ بوو والله اوم لفترناها ارى والله زۆر باشە لێرە چ دارێک بەکاردێنن بۆ کاری دارتاشی بزوي داري فنلندي فینلەندی لقى سادز بۆ فینلەندی اخر او مرغوب تلف كدار داري فنلندي داري تشاتابري سيري كان داري زوانا ئەمە دارەکەیە لوز لوسا داري بصريه ئەمە چی لێ دروست دەکەنێوە او تقمين سنه تاخمین وسن فوتشا او دارينيا ئەی کانتۆر و پشتیوان هموي نوع دروز ذاك هموي لەوەی دروست دەکەن لە کوردستان هیچ دارێک نییە بە کەلەکەیەوە بێ بۆ کاری دارتاشی ناكل او انا ناكل نية همي خارجيه نانی بەڵێ ئەی تۆ شتێکی ناوازت دروست کردووە جگە لە تاخمنۆم و کانتۆر و پشتیوە لا انت زود دروز ذاك لانك لانك ورا لا كان سير كان باڵانکت کە ببینین ئەو لاکانە ئێستا کەش زۆر بەکاردێت بره او لا شي درزيك وسا موديل تازيه مدیر بۆ بە مدیرە لانک ارى والله سوا فيديو موديل مدیرەکەی چۆنە یعنی لەگەڵ جاران چی او ايجارانا ئەو ئیجاران او لا شي جارانا بەڵێ بابزانین چ گۆڕانکارێکی جلال او ان دي اف وتشوينيه تو شاكس
سێریکەی بەس بە زۆر ئارم ئەویان دەوێت ئێستا دارەکانیان جیاوازە بەردارەکان جواز ئەی خەویان تۆنە خەویان خۆشترە وڵی ئەویان خۆشترە ئەوە کەمە قورسە قۆرسە ئاراوەڵە زۆر باشە کەلوپەلی ئێستا باشترە یانی پێشان وڵی ئێستا باشترە ئێستا باشترە زۆریش بۆ وڵی ئێستا کە هەموو مۆدی نوێ ڕۆژارە پەیدا دەبی دەردەچی دارەکە گەر لە دارتاشێکی وەکو بەڕێدت بپرسن بڕخی یاخود بزمار بزمار کەلوپەلی خۆماڵی یاخود کەلوپەلی بێگانە ی خۆمان دارگوز هەیە داربەڕوو هەیە ئەمنا دار هەیە حەزت لێ لە داهاتوو چ گۆڕانکاریێک لە پیشەکەت بکرێت دەمی حتا ماڵ بەس ساز بەکاربێنم داری ساز داری ساز لەگەڵ گۆرانی گوتن بینی چۆنە گۆرانی و شعر و بە زۆری حەزمدا گۆرانەکانی ئەوەیە بەنزە یەحیا بەنزە یەحیا گۆرانی بێتەوە ناوە جێ لە کامە گۆرانی ڕابگەری بێتەوە کامە سەرساری بە زۆرش کەمان محەممەدیش ئەویش زۆر ئاکەمان محەخەل سێنە ڕۆژانە گۆرانی دەڵی بۆ خۆیاخود مسەجەرێک شتێکی دا گۆرانی ناوسیارێک گۆرانەکانی کەمان محەممەدی بە زۆری کەمان محەم زۆر زۆر لە کاتی ئیشکردن گۆرانی بڵێ ناوە لە کاتی ئیشێک خاصم مشا ئەگەر وا ئەو پێبی شاردەکانی پەنجیان وافت بوو بڕایتەوە لەبەر شارە لەبەرەوەی لە گۆرانی ئاراوەڵە کەسێکی دەو بە پێکەنین دیاری ئەو پێکەنینە نەخۆشییانە خۆشی چیت هەیەنی دڵت ئەمن لە دنیا هەر حەزم لەشتی خۆشی بووە هیوای تەمەنێکی درێژت بۆ دەخوازیین